خۆشەویستان و ئازیزان، ئەژێرنەوەڵێن کاتی خۆی کە ئەسکەندەر لە سەفەرێکا بوو لەگەڵ قووەت و لەگەڵ جێیشەکەیە، هەواڵێکی بۆ هات یاخود نەخۆشیەکی گرت کە زانی ئەوە بەیانی وەفاتەکە، یاخود ناتوانێت بگەڕێتەوە ناو ماڵ و مناڵ و کەسوکار و دایکی. وەسیەتێکی کرد بۆ ڕاوێژکارەکانی، فەرمووی ئەگەر مردم جەنازەکەم بەرنەوە بەم شێوەیە کە پێتان دەڵێم، چونکە ئەگەر وانەکەن دایکم قەتڵ و عامتانەکە وا ئەزانن زەرخواردتان کردووم یا وازانێ ئێمەتان کوشتووە. جەنازەکەم بە شێوەیە بەرنەوە هەردوو دەستم لە کفنەکە دەربێنن، ئاوا با دەستەکانم دیار بێ، با لە پێشەوە مامۆستایانی ئاینی و پێشەوایانی دین بڕۆن، لای ڕاستمەوە زابتو پیاوە نزیکەکانی عەسکەری بڕۆن، لای چەپمەوە پارە و کەنز و سەرۆت و سامانەکەم بڕوا، لە پشتیشی جەنازەکەمەوە بە جەماوەر بڕوا. هەلە بەم شێوەیان کرد و نزیکیان کردەوە کە نزیک بۆوە وتیانەوە جەنازەی ئەسکەندەرە و کوڕەکەت هاتۆتەوە ئێهێنەوە بۆ کۆشک و بۆ قەسر. دایکی خۆی ئامادە کرد تەحقیقا لە مۆزوعەکە، بەڵام کە ئەم مەشهەدەی بینی هەر ئەو نەیوت، وتی خوا حافیزی بێ کوڕەکە. وتیان تۆ لەو هەموو تووڕەبوونەوە بەو ڕووداوە بەو مەشهەدە گۆڕای چی بوو؟ وتی ئەو کوڕەکەم مێسیجێکی بۆ ناردم، پێی وتم دایکە منێکە لەو قووەت و شکۆیە ئەبینی، ئەگەر بە مەلا و بە دوعا و بە پیاوچاک بوایە ئەوانە هەر هەمووی لە پێشەوە بوون ویان توانی ڕزگارم بکەن، ئەگەر بە عەسکەریەت و بە زابط و بە خوتەی عەسکەری و سەربازی بوایە ئەمانە زابتەکانی من لای دەستی ڕاستمەوە، ئەمەش کەنز و پارە و سەرۆت و سامانەکەم بوو کە هیچی سپادی پێ نەگەیانم، ئەوەش ئەو هەموو جەماوەرەیە کە بە دوای کوڕەکەی خۆتەوەیە هیچی فریای نەکەوتن، ئەمەش دوو دەستەکەم کە من هەموو دنیام لەبەردەسا بوو بە دوو دەستی بەتاڵ ئەچمەوە بۆ ئەو دنیا. ئەمە ئەگەر قەول بێ دەرزێکی دایکی دایە بێ، ئەمە دەرزێکە بۆ هەمومان.